خۆشحاڵی دەربڕین بە لەدایکبوونی پێغەمبەری خوا بەهاتن دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەمە نەسی قورئان ئاماژەی پێکا و هەروەها پێغەمبەری خوا خۆی خۆشحاڵی دەربڕیوە بە لەدایکبوونی خۆی کە فەرموویەتی من لە دووشەما بۆیە بەڕۆژم چونکە تایە لەدایک بووم. جا بۆیە مسلمانان ئەسحابی پێغەمبەری خوا و هەروەها تابعینەکان زانایانی ئومەت سەلەفی ساڵح ئەم ئومەتە بە لەدایکبوونی پێغەمبەری خوا خۆشحاڵیان دەربڕیوە هەر کەسێکیان بە شێواز و بە جۆرێک و بە حەفلەیەک و بە شێوازێک. کەواتە ئەمانگی مەولودە کوردەواری ئێمە لە عیشق و ئەوینداری و پێغەمبەرە ئەم مانگەی ڕەبیع الەوەل ناوناوە مانگی مەولود مانگی لەدایکبوونی خۆشەویست و هەر کەسێک بە شێوازێک خۆشحاڵی خۆی دەربڕیوە و ئەمەش بەڕاستی خۆشحاڵی دەربڕین ئەمری خوایە و فەرمانی خوایە. قل بفضل الله وبرحمته ئەی پێغەمبەری خوا پێیان ڕابگەێنە ئێوە بە فەزلی خوا کە کیتاب و سنەت و قورئانە و هەروەها بە ڕەحمەتی خوا کە پێغەمبەرە خۆشحاڵی خۆتان دەربڕن. هەر مسلمان و ئیماندارێک لەم مانگا یا لە شەو ڕۆژ لەدایکبوونی پێغەمبەری خوا خۆشحاڵی خۆی دەرببڕێت ئەمە بەڕاستی کارێکی زۆر گەورە و مستەحەبی کردووە و بۆ معلوماتتان هەوڵ بە سڵاوات زۆر لەسەر پێغەمبەری خوا لێ بدە زۆر یادی پێغەمبەری خوا بکە خێر و سەدەقە زۆر بکە بە تایبەتەتیوەکان بێوەژنەکان فەقیر و ژارەکان هاوکاریان بکە بەهۆی لەدایکبوونی پێغەمبەری خوا زیاتری بکە خوای تەبارەکە زیاتر ئەڕژێنێ بەسەریا زیاتر ڕەحمەت و بەرەکەت ئەڕژێنێ بەسەریا زیاتر هاوکاریەکە زیاتر ئەبێتە عاشق و ئەوینداری پێغەمبەری خوا و ڕەفیق و هاودەمی پێغەمبەری خوا بەرزەخ و قەبر و قیامەتە.